سلێمانی تۆڵەی شکستی خولی پلەیەکی یانەکانی کوردستانی لە بابان لە خولی پلە دوو یانەکانی عێراق کردە و لە 200دا سەرکەوتنی بەسەردا تۆمار کرد. لە میانی دووەمین یاریەکانی خولی پلە دوو یانەکانی عێراق لە سەر یاریگای ئاشتی یانەی بابان میوانداری لە یانەی سلێمانی کرد. گێمی یەکەمی یاریەکە تا ڕادێگاسی سلێمانی باشتر بوو، بەڵام هیچ گۆڵێک تۆمار نەکرا و ئەو گێمە بە یەکسانبوونی بە بێگۆڵ با کۆتات. گێمی دووەمی یاریەکە هەردوویانە هێرشەکانیان بۆ سەر گۆڵی یەکتر چڕ کردەوە و بابان لە سەرەتا هەوڵیدا بە گۆڵی سلێمانی بگات، بەڵام سەرکەوتوو نەبوو. دواتر سلێمانی چەند گۆڕانکاریی لە پێکاتەکەی ئەنجامدا و لە چەند خولێکی کۆتایی یاریەکەدا تا ڕادەیەک جڵەوی یاریەکەی گرتە دەست. لە کۆتا خولەکەکان یاریەکەشدا و بە دیاریکراوی لە خولێکی نەوەزای دوو ڕێگەی یاریکردنێکی جوانەوە ڕێزدار مەحموود توانی تاکە گۆڵی یاریەکە و سەرکەوتن بۆ یانەی سلێمانی تۆمار بکات. قسەکەی بەڕێزت بەجێ ئێمە لە بەشدارین ئێستا لە سێ خولە: خولی کاسی کوردستان، خولی پلە دووی عێراق و خولی پلەیەکی کوردستان. یاریزانەکانمان ڕاستە جەسەدیەن مانون، بەڵام ئمڕۆ یاریەکەی ئمڕۆمان وەکو ئاست لە ئاسێکی پێویستان نەبووین بە شێوەیەکی گشتی. یانی سلێمانی لە ئێمە باشتر بوون، توانیان ئیستیقلالی ئەو فەرسانە بکەن کە بۆیان هەڵکەوت، بەڵام ئێمە ئیستیقلالمان نەکرد. بە هەر حاڵی تر ئەمە یاریشە دۆڕان و برنەوەی تایە. هیوادارم ئێمە بتوانین هەڵەکانمان بۆ یاری چەند یاری داهاتوو لە خولی کوردستان و هەروەها خولی کاسیش بتوانین هەڵەکان ڕاستکەینەوە، خۆمان باشتر ئامادەکەین بۆ یاریەکانی داهاتوو. بەڵێ پێشەمە شتێ بە خێراتنتانەکەم یەکەم پەیانم بەڕاستی پەیامەکەم بۆ ئێوەیە، بۆ کەناڵ و ڕۆژنامەنووسان بە هیچ شێوەیەک نابێت پەلەمان لێ بکەن، چونکە یانی سلێمانی ماوەیەکی زۆرە دابڕاوە. ئەم یاریزانانش گەنجن و لاون، بەڵام هێشتا نەکەوتونەتە سەر ڕێچکەی یاریەکانمان. بۆیە ئەو زەختەی لەسەر ئێمەیە بەڕاستی من ئەڵێم تەلەڤیزیۆنەکان و کەناڵەکان و ڕۆژنامەنووسەکان داواکەن کە گوایە یانی سلێمانی بۆ بەشداری خولەکە بەشداری کردو، بەڵام ئەمە دوورە لە ڕاستی. یانی سلێمانی لە سەرۆک و هەتا کارمەندانی خواریشەوە هەمووی بە دڵ و بەجان پارەیەکی زۆری سەرف کردو بۆی ئەم تیپە بگەنێتە خولی نایاب. بۆ خولی عێراقیش هەمان شت وتیوانە لەم قۆناغە سەرکەون داهاتوو چی یاریزانێکتانەوە لە خوارەوە لە لای بەغا ئەو ناو بۆتانێنین، چونکە ئێمە بە هەموو شێوەیەک لەگەڵ ئەو قسانە نین کە بۆمان نەکرێت. ڕاستە شکستمانێناوە، ڕاستە چەند یاریە خراپ بووین، بەڵام ئەبێت چاوەڕێمان کەن. بەم سەرکەوتنەشی سلێمانی بووە خاوەنی دووەمین سەرکەوتن لە خولی پلە دووی یانەکانی عێراق و باکۆکردنەوەی 6 خاڵ سەر و ڕیزبەندی گروپەکەی گرتووە. بابانیش دوای سەرکەوتنی یاریەکەمی بەرامبەر بەیانەی خەڵات لە تەنها 3 خاڵدا خاڵەکانی وەستاوەتەوە و لە پلەی دووەم دێت.